حمده. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. عزيزان وخۆشەویستان، لە باسی غەزای حونەین و طائفە بووین کە وتمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پاش غەزای مەکە و فەتحی مەکە و ڕزگارکردنی مەکە ئەوە بوو کافرەکان هەمویان کۆبوونەوە لە طائف و لە حونەین و لە ئەوطاس و بەرحاڵ هەوەزان و قوڕەیش و کافرەکانی قوڕەیش و هەموو ئەوانەی کەوا نەساز بوون لەگەڵ پێغەمبەری خوا و ئەسحابی پێغەمبەری خوا ئیجتیماع و کۆبوونەوەیان کرد کە پەلاماری پێغەمبەری خوا و ئەسحابی پێغەمبەری خوا بدەن. بەڵام خوای گەورە پێغەمبەرەکەی ئاگادار کرد لەم کەینوبەیر و مەکر و کەید و حیل و فێڵەی کافر و ناران و ناحەزانی پێغەمبەر و ئیسلام. ئەو بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئێمە پێویستە بەرگری لە خۆمان بکەین و ئەو موسڵمانانەی تر کە لەناو ئەوانە ڕزگاریان بکەین و ئەو کافرانە کە بەربەستن لە بەردەممانە ئەبێ بەڕاستی یان موسڵمان بن یان جزیە بن یان بێدەنگ بن، بەڕاستی ئیتر نەبن بە حائل و ڕێگر لە بەردەمی موسڵمانانە. ئەو موسڵمانەکان خوا جەزایان بات و ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم طبعاً بەهۆی زۆری سوپا و جێشەوە غرورێک ڕووی تێکردن. بێئەدەبیش ئەم قسەیەکەم بەرامبەر ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بەڵام هۆی شکانیان لە حونەینە لە سەرەتاوە تەقان شکان غرورێک ڕووی تێکردن، یعنی سەری ئیتر قووە و هێز و شەوکەتی خۆیان کرد. ئەمە لە بەدرا ئەسحابی پێغەمبەری خوا 315 نەفەرێک بەرامبەری 2000 نەفەرێک وەستان. یعنی ئەمە قووەیەکی ئیمانیان لەگەڵا بوو، کەمینەیەک بەرامبەر بە هەزاران نەفەر کە خوا سەری خستن، چونکە ئیخلاسیان بوو، چونکە مەسەلەنیەتیان پاک بوو، چونکە خۆیان یەکلایی کردو من کان لله فقط کان الله له. بەڕاستی خوا لە بەدرا سەری خستن و لوتی کافریشکان. بەڵام لێرا خوا ئەم ماجەرامان وە باسەکە، ئەم قیسە و حکایەتمان وە باسەکە کە ئەسحابی پێغەمبەری خوا کە بینیان ئەوە 10,000 ئەسحابی پێغەمبەری خوا فەتحی مەکە کردووە، 2000 تر مسلمان بوون لە شەباب و گەنجی مەکە بوون بە 12,000 نەفەر. ئەمە هەتا هەندێکیان سیلاحیان پێ نەبوو. هەتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە غەزای حونەینە داوای لە سەفوانی کوڕی ئومەیە کرد. سەفوان مسلمان نەبوو هێشتا، بەڵام سەفوان وەکو چۆن سیلاح فرۆش بوو، ئەسلحەی بوو، دەرعی هەبوو، شمشێری هەبوو، ڕمی هەبوو، تیری زیادەی هەبوو. پێغەمبەری خوا فەرمووی بڕۆن بە سەفوان بڵێن هەندێک ئەسلحەمان باتێ، شمشێر و دەرع و ئەمانە. سەفوان وتی باشە ئەمە پێغەمبەر بە زۆر لێمان نەسێنێت یا لێمان ئەکڕێت یا ئیستیعارەیەکە. پێغەمبەری خوا فەرمووی ئەمە زۆر لە کەس ناکەین، تۆ هێشتا مسلمان نەبوو سەفوان. پێغەمبەر خۆی هێنایەوە، ویستی ڕاکە، پێغەمبەر هێنایەوە، فەرمووی بێرە و لە ناو مەکەشە دانیشە و مسلمان ئەبی، ئەهلەن وەسەهلەن، مسلمانی نابی، ئێمە هەر لە خزمەتتاین. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم، یعنی ها زۆرکردن لە ئیسلاما نییە. سەفوان هاتووتی من مسلمان نابم جارێ، عیکریمەی کوڕی ئەبوجەهل مسلمان بوو، سەفوان مسلمان نەبوو، بەڵام خاوەنی پارە بوو، خاوەنی داهات بوو، خاوەنی ئەسلحە بوو. پێغەمبەری خوا فەرمووی هەندێک شەک و سیلاحمان بیتێ کە بتوانین لەم شەڕا شەڕی پێ بکەین، بەرگری پێ بکەین، فەتحی حونەین و هەوەزان و طائفی پێ بکەین. ئەو وتی قوربان ئەمە بە زۆر لێمە سێنن یان لێم ئەکڕن یا ئیستیعارەیەکەن. پێغەمبەری خوا فەرمووی نەخێر، ئیستیعارەیەکەن، بمان دەرەوە دەگەڕێنەوە، هەرچی خراوە تەبژێرین. فەرمووی بەسەر چا قوربان، هێشتا مسلمان نەبوو. یعنی کافرێک هاوکاری پێغەمبەری خوای کرد صلی الله عليه وسلم، پێغەمبەری داوای لێ کرد ئەسلحە و شتی پێدا. سەفوان لەم شەڕا مسلمان نەبوو، پێغەمبەری خوا لێی سەن بۆ ئەوەی کەوا هێشتا ئەو ئەسلحەشیان لەوان سەن لە سەفوانوانە هێشتا زیاتر لە چەند هەزارێک بوو لە گەنج و لەمانە بێ سیلاح و بێ وڵاخ و بێ دەرع و بەمانە چوون بۆ جیهاد. بۆیە ئەم قەرەباڵخی و ئەم هێزە و شەوکەتیان بینی وتیان ئێمە لە بەدرا کەمینەیەک بوون سەرکەوتین، ئەمڕۆ هەر کافر نییە چۆن کوردانەوەڵە قوتیانین ئەیان خۆین لەناوێ نەبین، هەنجینانەکەین هیچ نین، کۆمەڵێکیان خۆیان داهاتە دۆڵ و چیاوانە ئەڕۆن ئاگرنی و
يعني هێنینەوە یا مسلمان دەبن یان لیان نەکوژین یان بەرحاڵ ئیتر مەزەلی ئەمێنونە بەردەستمانە چونکە ئەم بیریان کردووە خۆیان لە یاد کرد لە یادکردنی خوا لە کێشەکان تا زۆر خراپە زۆر دائما لە خۆشی و ناخۆشیە خوات لە یاد بێ فاذكروني أذكركم أنا عند ظن عبدي بي إنسان دائما خوا من یادم کە یاد دەکەم لەگەڵتام لەگەڵ ما بێ لەگەڵتام لەگەڵ گومانی تۆم ئەگەر گومانی باش و سەرکەوتن و ئەمانە بە خوا بوو کە هاوکاری دەکا دڵنیا بە خوا هاوکاری دەکا ئەگەر گومانی ئەوتە بوو کە لە شتێکە سەرکەوتن نابی ئەڕوخێی ئەترسی لە شتێکە ترسی یەکسەر مادەم گومانی باشی بەخوا نەماوە تەفاعل بالخير تجده ئینسان کە گومانی خێری بێت دائما دەستێکەوێت بەڕاستی خوایش فرامۆش دەکا لەوێ بۆ ئەوەی کەوا تەنبێبی بزانی مادەم تۆ گومانی خراوی بەرامبەر خوای گەورە بوو خوای سەرت ناخات خوای ڕەحمت پێ ناکات خوا لێش خۆش نابێت جا خوا لە باسی ئەم قیسە و ماجرا و ئەم ڕووداوە ئەفەرمێت ويوم حنين إذ أعجبتكم كثرتكم فلم تغن عنكم شيئا وضاقت عليكم الأرض بما رحبت ثم وليتم مدبرين أم نصيئات باسي أو واقعي حنينك هوزانو عندك لقريش هو زكانتر لحنينك وبنو كدولة كان حنين مشهورة إيش بەرحاڵ دواتر ڕایان کردە خەڵاکانی طائیف یەکەم جار کە ڕۆیشتن ئەوان خۆیانیان وەکو ئەماژەمان پێکرد خۆیان و ئامادە کردبوو کەوکوژی لە کەمی نابوون ویان ئەمان کەوتنە بۆستەوە ئەوان بۆستەیان بۆ دانابوون یەڕێک پێغەمبەری خوا ئەسحابی پێغەمبەری خوا کەوتنە بۆستەوە لە هەر چوار لاوە تیرباران کرا ئەوە بۆ ئەسحابی پێغەمبەری خوا بریندار بوون هەڵهاتن لای پێغەمبەریان بەجێهێڵا تا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە حەزرەتی عەباسی مامەی و کوڕەکەی حەزرەتی حارسی مەسەلە مامەی و ئامۆزای خۆی و کۆمەڵە لە ئامۆزاکانی خۆی و کەسەکانی چواردەری پێغەمبەری خوا مان و هەتا ئەنسارەکانی لە پێغەمبەرەوە دوور بوون ئەنسار ئەو هێزە بوون زرێپۆشە کە پێغەمبەری خۆیان ئەپاراست لە چای خۆیان زیاتر لە مناڵی خۆیان زیاتر بە حەزرەتی عەباسی فەرموو پێغەمبەری خوا فەرمووی تۆ پیاوێکی سەوت بەرزی سەوتت ئەگا بانکە لە ئەنسار بڵێ ئەی ئەو کەسانەی کە لە ژێر داری بەیعەت الڕیضوانە بەیعەتان بە پێغەمبەر دا ئەسحابی سومڕا ئێوە تەشریف بێن و پێغەمبەر بانگتان ئەکا ئەفەرمێت کاتێک کە گوێیان لە دەنگی حەزرەتی عەباس بوو چونکە دا پێغەمبەر چۆڵ بوو کافر خەریک بوون بەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکسەر هاتنەوە یەکسەر ئەنسارەکان یەکسەر ویان سەمیعنا وەئەطەعنا لەبەیکە یا ڕەسوول الله هاتنە خزمەتی پێغەمبەری خوا حتا ئەمە هیوا بوو وشترەکەی بەرەو غەزاکە نەیەگەڕاوە وشترەکەی جێهێڵا ئەیکرد بە شمشێرەکە و بەڕای پێغەمبەری خوا ڕایە کرد ئەوەندە خەمی پێغەمبەری بوو صلی الله عليه وسلم جا خوا فەرمێن لە ڕۆژی حونەینە ئێوە چونکە عەجیبتان لێ ها بەدەسڵاتی خۆتان سەرتان سوورما غڕور ڕووی تێکردن ئەو کاتە فریاشتان نەکەوت غڕور و دەسڵات و هێزەکەتان هیچتان بۆ نەکرا یعنی سەر ئەستان ئەڵێ لێ کۆنەموشتان بە قەیسەری وضاقت عليكم الأرض بما رحبت بەڕاستی ئەو ئەرزەتان لێ تەنگ بوو لێ وا لێ هات کەسکوتروز و وا بێ تاقەت بوون مەسەلەی هەڵهاتن لە مەیدانی شەڕ ئەمانە بۆیە خوا فەرمووی ئەم هەڵهاتنیەوە ئەم ترس و لەرزی ئێوە هۆکارەکەی چی بوو؟ عجب عجب لە خۆ ڕازی بوون ناوێت لە خۆتان ڕازی بن هیچ کاتێک بۆیە ئەم شکستەی ئەسحابی پێغەمبەری خوا لەوە ئەوە بوو بەڵام دواتر پێغەمبەری نازدار خوای تەبارەک وتەعالا پشتیوانێکە هەتا ئەمە غیرەت و شجاعەت و ئازایی پێغەمبەر دەرەخا ئەو هەموو خەڵکە ڕێی پێغەمبەری خوا مەیدانی شەڕی چۆڵ نەکرد هەر لەسەر وڵاقەی بوو ئامۆزا و کەسەکان و مامەکانی خۆی ئەوانی کە مسلمان و لە چواردەری پێغەمبەری خوا بوون صلی الله عليه وسلم بۆیە لەو کاتە پێغەمبەری خوا دوعای کرد اینجا حەزرەتی عەباس بانگی ئەسحابەکانی کردو ئەنسار هاتنەوە چواردەوری هێزی زرێپۆشی پاراستنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم اینجا خوا أفرمت ثم أنزل الله سكينته على رسوله وعلى المؤمنين وأنزل جنودا لم تروها وعذب الذين كفروا وذلك جزاء الكافرين وكشون لبدر أخوا فريشتي نار بو دفاع لبيغمبر أصحابي بيغمبر صلى الله عليه وسلم
للروج حنين شاء أفرمين لباش عن خاص سكينة والرحمة نار سردل درني في غمر إخوة مسلمان كان إن جاء جنود السرباز ناكر في فريشتكان وعذاب كافر كان بيدا براسي بشوازك سزايدان تنبيه كردن حتى عندك لو كافران خوان باسكن الان لو روجا وامان زاني تكوا مسلمان يمر ما ناونو يتر يكبا يكدو انا كينو كشينو يا بديل انجرين بلام سير انا كل پیغمبري خو صلى الله عليه وسلم حضرت محمد لميدان شركاء وشوري نكردوا هر اماده بو شر ان جا كامانويس نزيق ببينولي سيركن براسي كوملكي بركسبي دا بوشراو حمايه لپیغمبري خو صلى الله عليه وسلم كمان فريشته بونهم يعني يكتل لو كافرانا خوي عليه كبيغمبر ورده بردكي چنگا برد ورده اوا فوي بیا کردو کری بناو چاوان مانا اوي بريكو هر توقي اوان خجران ليان برندام راكب امش خوي بو خوي وكاري شكستي ايما بو سكوتني مسلمان كان بو جاء ابن كثير بتفصيل باسكا لا باسي غزايا حنينة وشون فريشته دفاعا لبيغمبري خوا كردو وخواي تبارك وتعالى هيزي بشتيواني لفريشته نردو بيغمبري خوا صلى الله عليه وسلم وكومل الردابي سيد لم غزار رويدا جعل باش عن دواي حنين بيغمبري خوا فرمي تشوب طائف دواي طائف هاش درج خلاقاني طائفي جمارو دا دواي جمارو دو بيغمبري خوا فرمي اوتين امروين بو غرينو شرعا لقلانا كين حتى حضرت عمر نار حدو فنقول من بو يمت شن روجا جماعه رمان داون وانا انما تيانغرين في غمر خاف من نخير واسيان لبنان اتوا في غمر خاف دعاء كر فرمي اللهم اتي بهم خوا بهدايتي اللهم اهديهم واتي بهم خوا هدايتي ان بو بيان انا بلا ايما او هوزي هوزان وفدانا تصمدي في غمر خاف مسلمان بونو في غمر خاف قرا ولا جعرانا احرامي بستو شو مسلي عمري كردو انجا او ماڵ سەر و سامانەی ئەو کەنیزە کۆمەنیزە کە دابش کراوە پێغەمبەری خوا هەمووی بۆ گەڕاندنەوە کە مسلمان بوون و ئیمانیان هێنا لەناو کەنیزەکانە ئافرەتێکی تیا بوو بە ناوی شەیما ئەم ئافرەتە خوشکی شیری پێغەمبەری نازدار بوو صلى الله عليه وسلم جا لەو کاتە جيرابو ام افرتوتي من خشكي شيري پیغمبرم صلى الله عليه وسلم اصحاب كاني پیغمبري خو فرميان برات بناكين تو بو خود رزگار كي تو امانه پیغمبري خو ادن خدمتي پیغمبري خو صلى الله عليه وسلم هنا خدمتي پیغمبري خو صلى الله عليه وسلم پیغمبري خو صلى الله عليه وسلم فرمي يك نشانه هي لمنا نشانه كيه اگر او نشانه الراس بڵێ معنای وایە تۆ ڕاستەکەی من و تۆ خوشکیشین تەمە پێغەمبەری خوا شیری حەلیمە سەعدەی خواردووە لەوەوە خوشکی شیری پێغەمبەری نازدارە صلى الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمی ئاسەوارێکی من بە دەستەی تۆیە بە دەستی تۆیە فەرمی چییە فەرمی بە مناڵی یەک قەپم لێ گرتووە كان في غمري خاصة منالون لقل براشية كان يا لقل مسألة أواني ترى أفرادك فرمي أوجه قبقي توي إستيش أسواركي بدس مديار جاء في غمري خا هل صار بري والرئيس اللي قلتو عباي خوي بدا قصتو فرمي راسك أما خوش كشيرين منه جاء لروي أوك في غمري خا عطف وسوزي شون بوا برامبر با حتى بەڵێ خزمی خۆی بۆ مەسەڵەن خوشکی شیری بووە بەڵام لەو کات و ساتە گیراوە و دیلی پێغەمبەری خوا بووە صلی الله علیه و سلم بەڵام پێغەمبەری خوا فەرمێتی ڕاستەکە خوشکی شیری منە و ڕێزی لێ بگرن پێغەمبەری خوا خۆی ڕێزی لێگرن اینجا شەیما لە دوای ئەوە مسلمان بوو ئیمانی بە پێغەمبەری خوا هێنا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم غەزوە طبعا ئەبوو سوفیان چاوێکی لەدەستدا ئەبوو سوفیان کە ئیتر یەکەم محاریبی پێغەمبەری خوا بوو چاوێکی لەدەستدا هاتە خزمەتی پێغەمبەری خوا فەرمی یا ڕەسوڵ دوعام بۆ بکە ئەو چاومە لەدەستداوە بەڵکو لەدەستی نەدەم چاوم بۆ گەڕێت پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەگەر حەز دەکەی دوعات بۆ بکەم چاوت چاکە بێتەوە بەڵام ئەگەر حەز دەکەی
ئەو چاوت لە قیامەتە بەهەشتی پێبینی پێت بدرێتەوە باشترە و چاکترە ئەو چاوت لە بەهەشتا پێ بدرێتەوە فەرمی دەی من سەبرەکەم و قەیچێکە بە ئەو چاومە کوێر بێ و هەر بەم چاوە بژم ئەیتر بە یەک چاو ژیا حتا وەفاتی فەرموو ئێستا طبعاً ئەبوو سوفیان خۆ لە پێشەوە دوژمنی پێغەمبەری خوا بەڵام دوایی بوو بە دۆستی پێغەمبەری خوا چاوێکی لە پێناو ئیسلام و پێغەمبەری خوا دانا دواتیش بە یەک چاوە شەڕێکە تا وەفاتی فەرموو بۆیە بەڕاستی ئینسان ئیسلامەوە گەورەیە الئیسلام يجوب ما قبله عفى الله عما سلف ئیسلام ئەوەی کە پێشوو هەموو شوێرێتەوە ئیتر چەند جادی پێغەمبەری خوای کرد خۆی و ژنی و ماڵ و مناڵی بەڵام دواتر مسلمان بوو لە واقعا خەزوری پێغەمبەری خوا بوو کچێکی مسلمان بوو دواتر حەبیبە کچی ئەو بوو خێزانی پێغەمبەر بوو صلی الله علیه و سلم بەڵام لەو کاتە کە ئەو کچەی خێزانی بوو ئەو مسلمان نەبوو مەسەلە ئەو مسلمانەوە بەرحاڵ لەو خاڵە گرنگانە ئەم کافرە مسلمان بوو ئیمانیا چاوێک لە ئیسلامە دانا بەڵام ئێستا سەیرەکەی شیعی سەرجوێنی پێدەن بوو ئەسحابی پێغەمبەری خوا تەوا بوو بە ئەسحاب وەحشی حەبەشی مامەی پێغەمبەری خوا شەهید کرد بوو بە ئەسحاب تەواو تۆ بۆت نییە بێ ئەدەی بەرامبەر وەحشی بکەی بڵێ حاڵە ئەسحابی پێغەمبەری خوا ئەو خۆڵەی وەحشی پێیانێ هەرچی ئەولیای ئومەتی پێغەمبەری خوا حەدی نێ بگاتە تۆزی خۆڵی ژێ پێشی ئەسحابی پێغەمبەری خوا ئەسحابی پێغەمبەری خوا لە هەموو کەسێک لە ئومەتی پێغەمبەری خوا گەورەترن اینجا ئازیزان و خۆشەویستان ڕووداوی گەورەتر لەم غەزا ڕوویدا بەڵام ئینشاءالله بۆ جومەکانی تر بە ئیزنی خوا ئاماژەی پێ ئەەکەین چونکە کاتەکەمان زۆر درەنگە خوای گەورە لە هەموو لایەکمان خۆش بێ لە هەموو لایەکمان ڕازی بێ خوای گەورە لەبەر ئەسحابی نازاری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆمان و باوکو دایکمان ببەخشێ بە ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یا ربی خوای گیان طاعت و عیبادەتمان ڕەمەزانمان لێ قبوڵ کەی یا ربی خوای گیان خۆمان و باوکو دایکمان لە ئازەکراوی مانگی ڕەمەزان ئەژمار بکەی یا ربی خوای لێت ئەپارڕێینەوە ئیسلاحی حاڵی خۆمان و ماڵ و منداڵمان بکەی شیفای نەخۆشەکانمان بی یا ربی خوای ئەوانەی داوای دوعای خێریان لێکردن بە هەر نێت و بەرمەبەستێکەوە یا ربی خوای چیان هەیە بۆیان کە نەخۆشیان شیفایان بە گرفتیان هەیە بۆیان چارەسەر کە منداڵن منداڵی ساڵحیان بەرێ رزق و ڕۆزیان نییە خوای ڕزق و ڕۆزی حەڵاڵی ئەوان و ئێمەش بە یا ربی خوای بەرەکات دەرز و ئاسمان برژەنە بەسەر خاک وڵات و نیشتیمانمانە ئەم کوردستانمان ئاوادان کەیتەوە بە ئیمان و بە دین و بە ئەخلاقی جوان بە دوورمان کەی لە کوفر و شرک و ظلم و ستەم و تاوان و خیانەت و فەساد و خراپ و خراپەکاری ئەوەی قابل هیدایەتە خوای هیدایەت دەی ئەوەی قابل هیدایەت نێ خوایە تەفروت و ناکەیت بە کۆڵی مسلمانانی کەیتەوە آمین آمین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين